عندن چۆن مەمنوع ئەبی سوورە هەیە لە سلێمانی ئەی سلێمانی کو ئێمە بە هیلاکدا ڕاگەیاندن کاکە ئێن هارتی بیست تصويرك يا أحمد أو تصويرك يا أحمد كي تيادا روي داوا و دوكال آسماني قرتوا ودنجي تا ئێستاش ئێمە نازانین زیانەکانی ئەو تەقینەوەیە چەندە بەڵام ئەمبڵانسێکی زۆری تەندروستی لە ئێستادا بەرەو شوێنی تەقینەوەکە چوون ئێمە ئێستا چەند مەترێک یاخود کەمتر لە 100 مەتر لە شوێنی تەقینەوەکەەوە دوورین بەڵام تا ئێستا هیچ بەرپرسێکی ئەمنی هیچ ڕاگەندراوێکی بڵاو نەکردۆ یان هیچ لێدوانێک بۆ دەستگا بەڵێ مراد گوێم لە دەنگت نەبوو ببوورە هيدفونك چه پێێتی هێدفۆن بم داتێ بابچینە پێشتر بەڕاستە و خۆ تۆزیشکە بچینە پێش بابچینە پێشتر بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن بدا بەڵام وەکو یەکێک لە کەسەکان